دادپەروەری کۆمەڵایەتی خەونە یان مافێکی بێ ئەملاو ئەو لای مرۆڤە. یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی زۆربەی شۆڕشەکان لە جیهاندا دابینکردنی دادپەروەری کۆمەڵایەتی بوو. دروشمی زۆربەی حیزبە سیاسیەکانی جیهانیشە لە کاتی هەڵبژاردنەکاندا. تەنانەت لە ساڵی 2007ەوە لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە ڕۆژێک بە ناوی ڕۆژی جیهانی دادپەروەریەوە دیاری کراوە. بەڵام سەرباری ئەو هەموو دروشمە جیهان تا دێت لە ڕووی دادپەروەری کۆمەڵایەتیەوە پاشەکشێ دەکات. بەپێی ئاماری ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە سەدا 20 دانیشتوانی جیهان خاوەنی لە سەدا 94 سەرمایە و سامانی جیهانن. لە سەدا 80 دیکەی دانیشتوانی جیهان تەنها خاوەنی لە سەدا 6 سەرمایە و سامانی جیهانن. هاوکات سەرمایە و سامانی 300 کەس لە جیهاندا یەکسانە بە کۆی سەرمایە و سامانی 3 ملیار کەس لە دانیشتوانی جیهان. لە هەرێمی کوردستانیش زۆربەی حیزبە سیاسیەکان بانگەشەی دادپەروەری کۆمەڵایەتی دەکەن. دروشمی سەرەکی پارتی بریتیە لە نوێبوونەوە، دادپەروەری و پێکەوە ژیان، یەکێتیش کە خۆی بە حیزبێکی سۆسیال دیموکرات دەزانێ و دابینکردنی دادپەروەری کۆمەڵایەتی پێناسەی سۆسیال دیموکراتەکانە. گۆڕانیش کە هەر لە سەرەتاوە بە دابینکردنی دادپەروەری و نەهێشتنی گەندەڵی و کەمکردنەوەی جیاوازی چینایەتی سەری هەڵدا. یەکگرتووی ئیسلامیش دروشمەکەی برایەتی و ئازادی و دادپەروەریە. هاوکات کۆمەڵی ئیسلامیش بە دروشمی دادپەروەری بانگەشەی هەڵبژاردنەکانی دەست پێ کرد. هەرچەندە لە هەرێمدا هیچ ئامارێک نییە ئاماژە بە جیاوازی چینایەتی بدات، بەڵام بە بۆچوونی بەشێک لە توێژەرانی کۆمەڵایەتی هۆکاری زۆربەی خۆپشاندانەکانی ساڵانی ڕابردوو بەڵگەن بۆ نەبوونی دادپەروەری کۆمەڵایەتی. بە جۆرێکە بەشێک لە چین و توێژەکانی کۆمەڵ توانای دابینکردنی سەرەتایی ترین پێداویستەکانی ژیانیان نییە. بۆ نمونە جیاوازیەکی گەورە هەیە لە نێوان موچەی پلەباڵەکان لەگەڵ کەسێک کە کەمترین موچە وەردەگرێت. موچەی پلەباڵەکان زیاتر لە 6 ملیۆن دینارە، ئەوەش لە کاتێکدایە کە موچەی کەمەندامێک تەنها 90,000. بەواتایەکی دیکە پلەباڵایەک موچەکەی 66 ئەوەندەی کەمەندامێکە، هەروەها 40 ئەوەندەی موچەی چاودێری خێزانە. ئەوە لە کاتێکدایە کە بەهۆی نەبوونی بیمەی تەندروستی کەسانی کەم دەرامەت توانای دابینکردنی خەرجە پزیشکیەکانیان نییە، بەڵام بەرپرسان و چینە باڵادەستەکان بۆ نەخۆشیەکی ئاسایی سەردانی باشترین نەخۆشخانەکانی وڵاتان دەکەن. هەرچی سەرکردە و بەرپرسی حکومەتە باس لە سەروەری یاسا دەکەن، بەڵام بەشێک لە هاوڵاتیان پیان وایە تەنها توێژە لاوازەکانی کۆمەڵ بەرامبەر بە یاسا یەکسانن. هاوڵاتیەکی ئاسایی بەهۆی سەرپێچی لە یاساکانی هاتوچۆ سزا دەدرێت، بەڵام بەرپرسان و کەسانی دەستڕۆشت و لەسەر گەندەڵی و بەهەدەردانی سەروەت و سامانی گشتی سزا نادرێن. بەپێی راپۆرتە نێودەوڵەتیەکان ئەو وڵاتانی لە ڕووی دادپەروەری کۆمەڵایەتیەوە دۆخێکی باشتریان هەیە و جیاوازی نێوان چین و توێژەکان کەمترە، ئەو وڵاتانە لە ڕووی ئاسایشەوە پارێزراوترن بە بەراورد بە وڵاتانەی لە ڕووی دادپەروەریەوە لە دۆخێکی خراپدان. لە ئێستاشدا پرسیارەکە ئەوەیە ئایا بەرپرسانی هەرێم ئامادەن لە پێناوی ئاسایشی نیشتیمانیشدا بێت کەمکردنەوەی جیاوازی چینایەتی و نەهێشتنی گەندەڵی وەک ستراتیژ سیر بکەن، نەک تەنها وەک دروشمێک بمێنێتەوە.